هەر لەو ساڵی 1990 شتێکی مهم هاتە پێشەوە لە فکرەی جامعە ئیسلامیەکەیە لەوەش کە ئیدعایە دروست بوو بەوەی تورکەکانە گەڕێنەوە دێنەوە بۆ ئەو ناوچانە و ئینگلیز ناتوانە بەرهەڵستیان بکە مەجبورە بن چۆڵیکەن شتێکی زۆر مهم دەرکەوت شخصیەتێکی زۆر بەقووت لە قەوقازەوە دەرکەوت بە ناوی ئەنوەر پاشا ئەنوەر پاشا پەیوەندی لەگەڵ ڕووسەکانە هەبوو ئەوان کە لە ساڵی 1970 سەرکەوتن وەکو ئەزانین لینین شۆڕشەکەی کرد ترۆتسکی سوپای سووری دامەزران ئەو سوپای سووری دامەزران ئەنوەر پاشا یەکسەر سوپای سەوزی دامەزران 40,000 چەکداری هەبوو هەر لە قەوقازە و پەیوەندی کردەوە بە سەرانی کورد و بە شخصیاتی کورد و بە متەنەویرینی کوردەوە بۆ ئەوەی ئەوانیش شۆڕشێکی وا گەورە دروست بکەن ئومێدێکی دا بە کوردەکان کە ئەو جەنگاوەرانەی ئەنوەر پاشا دێن بەرەو مووسڵ و دێن شەڕ لەگەڵ ئینگلیزەکەن بۆ ئەوەی دەوڵەتی خلافەی ئیسلامی دروست ببێتەوە ئەم جارە ئەمەش کارتێکردنێکی گەورەی هەبوو برانی بەڕێز لەبەرەوە وا نەزانین ئەو کە لە قەوقاز بۆ ئیتر تەسیراتی لەسەر کوردستانی ئێمە نەبووە ئەنوەر پاشایەک لە قەوقازەوە بەڵام دوایی کار و کارتێکردنەکە دێتە سەر یەکێکی وەکو شێخ ئەحمەدی بەرزانی لە بارزان دێتە سەر نفوزی ئەوانی تر لە مووسڵ یان لە جزیرەی ئیبن عومەر لەو کۆبوونەوانەی کە کرا لە 25/1990 لە جزیرەی ئیبن عومەر گەورەترین کۆڕی کوردی گیرە لە پیاماقوڵانی کورد بۆ ئەوەی کە مناقەشەی ئەوە بکرێ هەر کوردیش بوون مناقەشەی ئەوە بکرێ چۆن کوردەکان هان بدرێن هەمووی ئیعلانی جیهاد بکەن ببورن ئیعلانی جیهاد بکرێ لە مووسڵەوە دژی ئینگلیزەکان ئەوەش بۆ خۆی چیرۆکێکە ئەوەش تەمان کاریگەریەکی زۆر گەورەیە ئیتر لەو سەردەمەشەوە هەر لەو کۆبوونەوە لە جزیرەی ئیبن عومەر بڕیاردرا وەفدێکیش بنێرێ بۆ لای شێخ مەحموودی حەفید لە سلەیمانی کە ئەویش ئیعلانی جیهادەکە بکە ئەویش ئیعلانی جیهادەکەشی دیسان لەوێ کرد یعنی ئیعلانی جیهاد هەمووی پەیوەستە ناوچەکان پەیوەست بوون بە یەکترەوە هەمووی پەیوەست بوون بە فکرەی جامعە ئیسلامیەکەوە هەمووی پەیوەست بوون دیسان بە خاک و ئومەتەکەوە کە لە دەوڵەتی عوسمانیە هەمویان پێکەوە ژیا بوون لەو سەردەمەشا دیسان شخصیەتێکی تر کاریگەری گەورەی هەبوو هاتە پێشەوە ناوی عەبدوڕەحمان تەتەریە عەبدوڕەحمان تەتەری لە شەرناخ بوو کە ئێستا پێوترە شەرناق و لە تورکیایە کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو کە خەڵکی زاخۆی هاندا و عشیرەتی گۆیان کە هێرشیان کردە سەر ئینگلیزەکان و ئەوەی لە حەلەقەی ڕابردووە باسم کرد ئەو جیهادیان ئیعلان کرد ئەوەش کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو لەو سەردەمەیە هەر لەو مانگی پێنجە تورکەکان شکان لە بەرامبەر یۆنانیەکانە لە ئیزمیر بەرەو ئیزمیر یۆنانیەکان کە زاڵ بوون بەسەر تورکەکانە مزگەوتیان ڕمان هەندێک مزگەوتیشیان کرد بە کەنیسە ژنانیان برد خەڵکیان زۆر کوشت مەلایان کوشت ئەمە ژوای کرد ببێ بە ئیدعایەیەکی زۆر چاک بۆ تورکەکان لەناو کوردەکانە کە بڵاویان کردەوە وتیان ئینگلیزیش لەو سەردەمەیە ناوی پیاماقوڵانی کوردیە نووسی لە هەمان کاتە تورکەکانەوەیان بڵاو کردەوە کە بۆیە ناوی پیاماقوڵانی کوردە نووسرێ بۆی یەک هەمویان بژیرن بدرێنە دەست ئەرمەن بکوژرێنەوە و یۆنانیەکانیش بە یارمەتی ئینگلیز دێنە سەر کوردستانیش هەروەها لە شیمالیشەوە لە باکووریشەوە ئەرمەنیەکان بە یارمەتی ئینگلیز دێن ئەو کاتە مزگەوتەکانی ئێوەشە بێ بە کەنیسە پیاوانی ئێوەشە کوژرێ ئەو پیاماقوڵانی ناویانە نووسێ هەمویانە کوژرێ ئەمە کارتێکردنێکی غایە دەرەجە گەورەی هەبوو بۆ ئەوەی کە هەست و سۆزی کورد هەمووی بجوڵێنێ خاصن لەو کاتەیە منشوراتیش بڵاو بوو بۆ کەوتە دەست خوێنەوارانی کورد و مەلاکان بە تایبەتی هەروەها بیرمەندانی کورد ئەوەش کارتێکردنێکی گەورەی هەبوو کە گوایە ئینگلیزەکان ئەو ناوانە بۆیە ئەنووسن بۆی تەسلیم بە ئەرمەنیان کەین بۆی تەسلیم بە ئەرمەنیان بکەن هەتاکو ئەوانیش بیان کوژن لە هەمان کاتە کۆمەڵێک مەسئولی ئەرمەنیش بۆ خۆ فشکردنەوە بۆ خۆ گەورەکردن بۆ قسەی زل هەندێک تەسریحاتیان لەو بابەتەدا بوو ئەوەش ئەوەندەی تری ئیشەکە بەو شێوەیە دروست کردبوو یەکێک لەو سەردەمای قامی جزیرەی ئیبن عومەر بوو کە ئەو کۆبوونەوە تیاکرا ناوی سیتۆ ئاغایە سیتۆ ئاغا نامەی نرد بۆ شێخ ئەحمەدی بەرزانی کە ئەویش خۆی ئامادە بکە بۆ جیهاد و فعلا ئەویش 1000 چەکداریان ئامادە کرد و هاتن بەرەو ئاکرێ ئەو بکە واسوان کرد ئاکریان چۆن کەوتە بەردەست و گرتیان ئەوانیش هەردوو لاشان سێتۆ ئاغاش و شێخ ئەحمەدی بارزانیش هەمویان ئینتیزاری هاتنی ئەنوەر پاشایانە کرد لە قەوقازەوە کە پەیوەندیان لەگەڵ یەکا هەبوو بۆ ئەوی بێ خلافەتی ئیسلامی
دوای ئەوەی ئینگلیزەکان دەرەکە لە مۆسڵ لەوێ ئیعلام بکە و لەوێ هەمویان بەیعەتی خلافەی ئیسلامی پێ بدەن.